بەداخەوە لە چەند ڕۆژی ڕابردووە بەهۆی ئەو گرژی و ئاڵۆزیانەی کە دروست بوو لە سلێمانی و لە بەشێ لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستانە بە تایبەتی پێرێ لە ناو شاری سلێمانیە کە خۆپیشاندانەکان ئاڕاستەیەکی تری وەرگرت و ئێمە پێرێ 12 برینارمان هەبوو. 12 برینارەکە دوانیان لە هاوڵاتیان بوون کە بە گازی فرمێسکڕێش برینار بوون و لە هێزەکانی پۆلیس و ئاسایش کا بەبەرد و هەڵمات و ئەوانە برینار بوون، بەڵام لە دوێنێەوە بارودۆخەکە ئاسایی بۆتەوە و ئێستا ئارامی زیاتر گەڕاوەتەوە بۆ شاری سلێمانی و ئەمڕۆ لە دوێنێش باشتر بووە لە سەرجەم شار و شارچکەکانیشە وەزعەکان بەرەو هێوربوونەوە ئەچێت. بۆ ئێمە لێرەوە دڵنیایی تەواو ئەین بە خەڵکی بە شەرەفی شاری سلێمانی کە شار بەرەو هێوربوونەوە ئەڕوات و هێزەکانی پۆلیس و ئاسایش لە حاڵەتی ئامادەیی تەواوان بۆ پارێزگاریکردن لەوان، بۆ پارێزگاریکردن لە ئاسایش و ئارامی شار، بۆ ئەوەی کە ئاسایشی شار تێک نەچێت و زیان بە هیچ لایەکمان نەگات.